بەناوی خوای بەرز و بێهاوتە سڵاوتان لەبێت بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرم کە لە پرۆگرامی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم شوان هاتوونەتە خزمەتتان با کۆمەڵەیەک تەوەر و بڕگە و بابەتی نوێ و جیاوازەوە بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوانن بە دڵ و دەروونێکی زۆر ئارام و بە تەندروستێکی زۆر باشەوە تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بن. زۆر سپاس شەیدا بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزان سڵاوتان لەبێت بە ئومێدی سەرەتای هەفتەیەکی پرخێر و بێر بوو هەموو لایەک ئەمڕۆژ لەگەڵ هاوکارانم لە پەیامی ڕۆژ بڕگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردوون بۆ ئومێدیەوەی جێگەی سود و ڕەزامەندیەوەی عزیز بێ لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە بەم بەیانە بۆی دەروونتان ئارام بێتەوە لەم جەنجاڵی ژیانە ئاواز چڕێکی خۆش میوانمانە کۆمەڵێک ئاوازی خۆشمان بۆ خوێنێ و لە بەشی دووهەمی بەرنامەکەشمانە ئیتر بەرەو وەرزی بەهار دەڕۆین خواز لەسەر جلی کوردی زیاد دەبێت بە تایبەت لای خانمان دوو دیزاینەری جلوبەرگی کوردی بە شێواز و فۆرمی نوێ باس لە چۆنیەتی دیزاینکردن و دوورین و خماش و ڕنگ و بە شێوازێکی گشتی بەشەکانی جلی کوردیمان بۆ دەکەن. بەڵە بەڕێزان لەگەڵم دوو تەوەرە سەرەکیێشدا کۆمەڵێک بڕگە و بابەتی دیکەمان دەبێت وە کەمیشەش سەرەتا دەچینە لای بڕگلی کەشوهەوە فەرموون با پێکەوە بینەربین. دووبارە سڵاوتان لێ بێایزان لە بەشی یەکەمی بەرنمەکەمانە گەنجێکی ڕووخۆشی دەنگخۆش لامان میوانەویش کاک سەلمان عابیدە هونەرمەندێکی دەنگخۆشە کاک سەلمان بەخێر بیت زۆر بەخێر سپاس بۆم دەرفەتێ بێمە بەخشی عزتماندایی ئەمڕۆ لەێرە میوانی لەگەڵمان عزیەت نییە زۆر خۆم خۆشحاڵەزانم بۆ جاری دووەم و سێم لە کەناڵە جوانەکەی پەیاڵی خۆتە پەیام هەر کاتێک ئامادەبین یاخوا بەخێر ئاخیجا لە پەیام پێکەوە بووین لەگەڵ ئێسەیاچی بەرهەمی نوێ دووتووە تامان کاک سەلمان گەنجێکی دەنگخۆشە گۆرانی بەزمی خاو زیاتر پێم وا بێ بە هەورامیش و بە سۆرانیش گۆرانی لە یار بە هەورامی وڵی هەورامیش سۆرانی ژەڵێن بە زیاتر هەورامیەکەی زۆر هەورامیەکەیە ڕەمەزانی پار پێکەوە بووین وازانم شەیدا بۆ لای جەژنی ڕەمەزانی پار بوو لە جەژنی ڕەمەزانی پارەوە تا ئێستا لە ڕووی کاری هونەریەوە چیت کردووە دەرفەت هەموو دروستەکرێت توانیتانە هیچ کار و چالاکیە بکەنیان لە پاڵەم ژیانە جەنجاڵەیە جارجا گۆرانی تاموتوە وڵا تەوان دەرفەتەکان تۆزێکە من بە حکمیەوەی سەرقاڵەوی بە ئیشی تری ڕۆژانە بەڵێ ژیان بەزی تر خۆمان هەوڵەیە زۆر باشە ئەڵێن بەیانیان گۆرانی وتن تۆزێک قورسەوەیە ئەڵێن دوانی وەڕوان زیاتر گۆرانی بەژەکان گەرمە بن زانی بەم بەیانە زووە تۆ پێشەوەی هەر بچینە ناو بابەتەکەەوە گوێمان لێ بێ شتێکمان بۆ بخوێنیت سەر چاو خۆش بەزەگەر بیڵی ئەمە ئی خوێنی چییە بە بەزمەکەی چییە ئەمە هەر بەزمێکی هەورامیە من وەکو خۆم هەر وەکوتر بیستومە پێشتر لە دەنگی هونەرمەندەکانی ترۆ بیستومە شعرەکەشی هی مامۆستا سەباح حەمەخان زۆر باش
پێشکەشتانی یەکەم زۆر سپاس. ئای دڵەسیێتون ئازیە ئەی شای گوڵاڵەوەن دڵەسیێتون ئازیە ئەی شای گوڵاڵەن بووینێ حاڵیم ئازیە چنە بەڵێ حاڵەوە دڵجەپای جێسێ ئازیە جەهۆژوێشیەنێ چەوساوێن ئازیز گیانێ شێوەی تۆش دیەنێ بەهانیە دڵێکم ئازیزە بێئەمەل نیەنێ بێئەمەل نیەنێ ئاردووەرە ئاودووەر ئازیزە شێوەی تۆش دیەنێ شێوەی تۆش دیەنێ ڕوحیەوە کۆتە ئازیزە چی پێشمە زانیە چی پێشمە زانیە تاکەی پێشێوێ ئازیزە عیشوە دمێر مانیە عیشوە دمێر مانیە دڵ بیان سێرمێز ئازیزە نەمەنێن حاڵیمە نەمەنێن حاڵیمە تاکەی بێسوچوو ئازیزە وەسیشێن زاڵیمە وەسیشێن زاڵیم دەستەکانی خۆش بێ دەنگی خۆش بێ ئەمە ئاوازەکەی خۆ بوو بوو بڕیان ئاوازەکەشەوە گرت بوو ئاوازەکەم وەرگرتووە وانی شعرەکەش زیاتر گۆرانی هەورامیەکان بەردەوام ئاوازەکەی ئەیبیستی وەریەگری لە هونەرمەندەکانی تر زۆر جار باز لەوە کە دەڵێن گۆرانی هەورامی تا لە نێو باخێکدا بنیشیان لەو قەتپاڵی چیایانە و لە ناو ئەو باخانەیە باشتر بۆ وترێ و ئێحساسی باشترەکەی جیاوازی هەیە بەڕاستی وایە یان ئەمە هەر قسەی خۆمان و خۆمان دروستمان کردو لەوەی لە ستۆدیۆیەک دانیشی و بیڵیت تەبعاً بە دڵنیایی ئەمە زۆر بێکات ئەوە لەگەڵ برادێروشتا چین بۆ دەرەوە ئیتر زۆر بێکات تەنانەت ئەو کەسانش کە گۆرانی ناڵێن کە کەلیمەیە گۆرانی وت ئیتر خۆیان ئۆتۆماتیکی هەمووی بە شوێنی ئایڵێت سروش لەوەنە کاریگەری هەیە کە کەسێک بە دڵنیایی زیاتر ئەحساسێک دروستە بێ ینی ئەوانەشی کە دەنگیان خۆش نیە و گۆرانیش ناڵێن هەرچنە و دۆڵ و چیا و شاخ و باخانەوەی دەستەکەم گۆرانی چۆن بڵێ کە کەلیمەیە گۆرانی ئەڵێ ئیتر ئۆتۆماتیکی خۆیان هەمووی ئاوا ئیتریان بە شوێندا شەیدا لە گۆڕانکاری بە زۆر لە فۆرمی گۆرانی کوردی و سەبا بڵین بگەڕێنەوە بۆ هەفتاکان و هەشتاکان و پێشتریش کۆمەڵێک شێوە گۆرانی وتنی کوردی هەبوو مۆسیقای کوردی بوو بینێسە زۆر گۆڕانکاری بەسەر هاتووە بە مەقطعی هەورامی وەربگرین ئەو فۆرمەی جارانی گۆرانی کە پێم بێ سیا و چەمانە و بەزمی دەرەی و بەزمی چەپڵە و بەزمی خاو و شێخانە و ئەمانە بوو گۆڕانکاری بەسەر هاتووە فۆرمی نوێ چۆتە نێو گۆرانی وتنی هەورامیەوە هۆی گۆرانی و ئاوازی تر هاتووە ئەگینا ئەو گۆرانیە قەدیمانش هەرماوە مامۆستا عوسمان و توێتی مامۆستا حەمەد حوسێن بەڵام ئێستا بەزمی تر هاتووە ئێستا بۆ هونەرمەندی تر خۆی بەزمی وردە بەزمی تری داناوە گۆرانی تر ئەڵێ ئەگینا وەکوتر ئەو قەدیمانش ئێستا هەمووی چۆن بڵێ ئەگەر کەسێک خۆی بێوێ بگەڕێ بە شوێنیا ئەوان ئەو گۆرانیانەش هەر وەکو ڕەسانەتی خۆی ماوە ئەتوانی بێڵێتەوە بەڵام تۆزێ لەوانەیە وتنەوەی ئەو گۆرانیانە بۆ ئەو ئەمجی لێ ئێستا تۆزێ قورس بێ بەتابەتی سیا و چەمان هەموو کەس
ناتوانێت بڵێ قورسەکەی لە چیایە کە هەندێک کەسێ ئەڵێ ناتوانم ئەو گۆرانی قەدیمیانە بڵێمەوە طبعاً بۆ هەموو هو بەتایباوی کە خۆش ئاماژەت پێکرد زۆر جار باز لە سیاچەمانە دەکرێت ڕێ ئەمە بە هەموو کەس ناوترێت کەواتە قورسیەکەی یاخود قورسیەکەی لە وتنی گۆرانیەکەیە طبعاً قورگێک و نەفەسێکی زۆر نەفەسێکی تایبەتی کە بتوانی طبعاً خۆی وتنەکە ئاسانە بەس ئەوەی گرنگە کە بتوانی حەقی خۆی پێبێ تا توانیم بڵێن سیاچەمانە یان وەکو یەکێک لە جۆرەکانی ئاوازی گۆرانی هەورامی ئاسان نییە بە هەموو کەس بوترێت نا ئەی ئەم گۆڕانکاریە هاتۆتە ناو گۆرانی هەورامیەوە یان بە گشتی هوەرەوە باشە زیانی بە کللتورە ڕەسەنەکە نەگەاندۆ یاخود ئەمەش ئیزافەیەکە بۆ ئەو با بڵێن باشە یان ئەگەر ئەم بەو شێوەیە هەبێ بەڵێ ئەگەر ئەمە ئێستا گۆڕانکاری بەسەر هاتووە ینی باشە ئاوای لێ هاتووە یان خراپە پرسیارەکەی شوان بەبەستی پێت باشە هەر بەو ڕیتمەی کۆن بڕوادیانەوەی کە نوێگەری لەم گۆرانی وتنیان بکرێت تازەگەریە طبعاً هەموو شتێک نوێگەری تیا بگرێ باشترە بەڵام لە حاڵەتێکا کە ئەوەی پێشتر فەرامۆژ نەکرێ زۆر ڕاستە ئەوەی پێشتر نەشێوێنێت تێک نەدرێت ئێستا فەرامۆژ نەکراوە وەڵی ئێستا تا ڕادەیەک فەرامۆش کراوە ئێستا خەڵک هەر بەعام زیاتر گوێ لەم بەزم و گۆرانی تازەکانەگرێت زۆر باشە ئەگەر بەرهەمێکی ترێ هەما دەبێت پێشکەشمانی پێیز باس ئای ئای وەشاخیاڵۆ میمان بۆ پێی پێی وەشاخیاڵۆ میمان بۆ پێی پێی جا من و خیاڵۆ گیان سووری جامی مەیە گیان من و خیاڵۆ گیان سووری جامینەیە ئەسمان و عێشقیم کەیلۆ هێساران لە زمسان چێنی تۆ سەوزێوێ هاران زمسان چێنی تۆ سەوزێوێ هاران لە شنوێ شازردیم بۆ بێ سووری بەی خەبێر بارا پێمی تۆ گێرەگی تابەیە خەبێر بارا پێمی تۆ گێرەگی تابەیە ئارۆ ڕاگەم کۆت هەواری گەوزریانی خواچەمم کۆت بێتەوە من ئاواتم بڕیان لە خواچەمم کۆت بێتەوە من ئاواتم بڕیان لە هەنیە بە سوعبێت شاینۆنێ مامان لە هەنیە بێ سوعبێت شاینۆنێ مامان لە مەرخوا بیزانەوە تاسێی تۆم کریان لە مەرخوا بیزانەوە تاسێ تۆم کریان لە خۆش بێ وڵا بەجددیان ئەوە پرسیار ئەم جۆرە لە با بڵێن ڤێرژنی نوێی گۆرانی هەورامی لەگەڵ تێکستە کۆنەکانیەتەوە واتە ئەگەر بۆ نمونە تێکستەکانی سەیدی و مەولەوی و بێسارانی و ئەمانە بۆی با بڵێن بە فۆرمی کلاسیک نووسراون ئەکرێ بەم شێوە بوتە یان نا زیاتر ئەم هۆنراوانەی ئێستا خۆی وتنی گۆرانی چەندێک گرنگە چەندێ گرنگی بە ساوتەکە بدرێ ئەوە نەش گرنگی بە تێکستەکە هەتا تێکستەکە جوانتر بێ زیاتر حەزەکە گوێی لێ بگری زیاتر گرنگی بە وتنی گۆرانیەکە ئەدرێ تێکست کاریگەری هەیە لە کاتی وتنی گۆرانیا بۆ نمونە سەلانەیە تێکستێک کە ئاوازێکی بۆدا ئاڕێژی گۆرانی کاڵی بە ئاسانتر بۆ بوترێت ناڕەحەت نەبێت بە دڵنیایی تەمان تێکستەکە کە تێکستێک بوو کە هەمووی ها چۆن بڵێ پەیوەندی بە یەکتر هەبوو تێکستەکە هەمووی جوان بوو ئیتر تۆ زیاتر حەز بە وتنی گۆرانەکەەوە زیاتریش زۆر ئاسانتر بۆت لەبەرەکرێ کە بتوانێت تۆ هیچ بەرەمێکی نییە کە شعری خۆ بەیانی لە شعر وت ناچوێنی لە شعر نووسینە هیچ یان تەنها ئەوەیە توانی گۆرانی بڵێ بەس ئەوەیە بخواتوان گۆرانی بڵێن و تاوایتر زۆر زیاتر پشت بە چی هەڵەبەستی بۆ
با بڵێن ئەو دێڕانەی ئەو هۆنراوانەی هینیانەکەی هەڵیان بژێری بۆ وتن تێکستەکان ئێمە زیاتر تەبانەوە پێشتر ئاماژەم پێیاهی کاک سەبا حەمەخان هەر ینی هی ئەو بەکارێنی یان هی مامۆستا یاوەر هەورامی هی ینی زیاتر بە تایبەتی شعرەکانی بۆ وتنی گۆرانی و تەبان لە هەموو بوارێکا شعری هەیە مامۆستا یاوەر ئیتر بە تایبەتی بۆ کاتی خوێندنەوەی مەولودەکانە مامۆستا یاوەر وازانم ڕەحمەتی وەفاتی بەڵێ وەفاتی خوالێ خۆش ڕاستە زۆر باشە وەڵام پرسیارێکی تنوێ بەس پێشەوەی پرسیارەکەم کاک ئارامی دەرێنەرە گەگوێل گوێم لێ بێ کاگەرام تەکلیفانەیە کاکە بە کاک نەجاح بڵێ پەرداخی ئامان بۆ بێنێ کاک سەلمان باسمان لە ئاواز و گۆرانی وتون ئەگەر بێت و ئاوازەکە و ناوەڕۆکی گۆرانیەکە و جەوەکەشی یەک بگرێتەوە باشتر ئەدا ئەکرێەوەتە ئەمانە ئەگەر یەکتر بگرن زۆر جابین گۆرانیەک زۆر خۆشە زۆر جوانە ئەمانە چەند گرنگی بیاوە بۆ بتوانانی لە بۆ هەموو جە و شوێنێک ئەو چیرۆکانە بە هەڵبژێری لە نێو شێرەکانە لەگەڵ دەنگ و ئاوازەکەیا بێتەوە وەکو پێشتر ئاماژەمە پێ هەڵبژاردننی تێکستەکان زۆر گرنگە بۆ وتنی گۆرانی و ئەو جەوەشی ئەو کەشوهەوایی کە تۆ گۆرانی تیاڵی زۆر تەسیری هەیە کە بتوانانی ئەو گۆرانیە بە تەواتی حەقی خۆی پێبێ ینی تۆ پێ وایە شوێن کاریگەری هەبێ بە وتنی گۆرانی ئێستا بۆ نمونە هەر بە نمونە تۆ لێرەیە گۆرانی بڵێ لەگەڵ شوێنێکە کە سروشتێکی کراوە و جوان بێت جیاوازی هەیە بە دڵنیایی هاوڕێترت هەیە پێکەوە دانیشتن زۆر دوان پێکەوە دوو بە دوو گۆرانی ئەڵێن بە یەک نەفەر جاران ناوترێ تەبعاً گۆرانی هەورامی هەمیشەوە ئاوا جوانتر دەرەچێ ئاوا خۆشترەکە بۆنە دوو کەس بە یەکم لە یەکتری وەرەگرن پێشتر ئاماژە بۆ کروتی زیاتر گۆرانی هەورامی ئەڵێم وەک لە سۆرانی بۆ ینی گۆرانی هەورامیەکە ئاسانتر ئەوترێت و ئاسانتر کارەکەی زمانەکە پێما هەورامی خۆی گۆرانی هەورامیەکە وتنی زۆر قورستر لە گۆرانی کوردی بەڵام ئێمە بە حکمی بۆ تۆ قورسە یان جۆرێک لە گۆرانێکە قورسە ئەگینا خۆ وتنی گۆرانی کوردیەکان ئاسان ئەتوانی بێڵێ بەڵام زۆربەی گۆرانی هەورامی خۆی سروشتی ئاوایە کە بێ مۆسیقا و بێ ئەو شتانە ئیتر ئاسانترە زۆر ئەگە بتوێت تۆ گۆرانی کوردی بڵێ ئەبێ ئامادەکاری زۆر گۆرانی هەورامیشمان هەیە کە مۆسیقای لەگەڵای بە مۆسیقا بەتەکیید ئەین تۆ پێ وایە بەبێ مۆسیقا ئاسانتر بێ وتنی بەبێ مۆسیقا ئاسانترە تەبعاً لەگەڵ مۆسیقایە ئاسانترە لەوەی کە هەر خۆ بڵێ بێ مۆسیقا زۆر هیلاکە بیانی زۆر جارە بینین چکە گۆرانیەکانی تر بە مۆسیقا تۆ ناوڕێک کرد بۆ دەستەکەوێ ینی هەناسیە گەڵم بەس ئەمە بەسەریەکەوە تۆزێک بەڕاستی و زۆرتوانایەکی زۆریە هیچ جگە ئەمڕۆ هیچ جگە لە هەورامی هیچ بەرهەمێکی ترمان بۆ هەیە با بڵێن ئامادە کردی بێت بەڕێت ئەگەر نییە قەینا بەس وتمنەوە ئەگەر خۆت لە پلانی خۆت داد نابێت وەڵاهی ئیشە باشە کردووە قەینا بە هەر هەمووی هەورامی بێ مشکل نییە چی ترمان هەیە گەرگێمان لێ بێ ڕەنگە بینەران حەز بکەن زیاتر گوێ لە گوێ لە جەنابەت بگرن وەڵا ئەم گۆرانیش گۆرانی من خۆم لە دەنگی ئارمان سەلیمی بیستومە هەربەندێکی خەڵکی ڕۆژ هەڵاتە پێمان تێکستەکەش هەرهی ئەوەیان بەس ئاوازەکە وەرگرتووە لەو تێکستەکەش خۆی کە ئاوازەکە وەرگرت ئەتوانی هەموو تێکستێکی لەگەڵا بەکاربێنی بڵێن تێکەڵ پێشەوەی بچینە لای گۆرانیەکە کاتێککە بۆ نمونە تۆم ئاوازە وەرگرت و ئەتەوێت لەسەر تێکستێکا تاقی بکەیتەوە چۆن ینی شوێنێکی وا تایبەتان هەیە کە پرۆڤێت یا بکەن یان ئەوەیە هەر ڕاستەخۆ خۆ لە بەرخۆتەوە ئەیڵێتەوە هیچ هیچ شوێنێکی تایبەتان هەیە بۆ خۆتان ئاوا شوێنێکی تایبەت نەوەڵە ئەمە هەر خی گەۆ هەموو چەم و دۆڵ و چای پێ بەخشین شەی دامە شوێنی تایبەت و شوێنی ستۆدیۆی فرێشی سروشتیە فەرم بە ئیسراحەت مانوە بیچکە ئەوازان زۆر قورسە تۆ بەسەریەکەەوە هەموو هەناسەیەوە نییە ینی ئینسان هیلاکە بێت ئای وەنەو شەپەی تۆ لارەم لێ بێن چنوور شەرێ مەزار باڵاو تۆش دێن شەما زولف و تۆش ساتی لەداوە ڕووجار بەرزایی
کەشی شاراوێ تۆش نەیوەش بۆی تەتە و خیاڵی سوورە هەراڵۆ و بەرز و ویساڵی سێ و هەرزەڵێن گەرما و هامنی پال و پوژی وای بەیاوەچێنی پێم لازمێنی هەر پێسە هێوای بۆرێ ئازیزیم مەوزە شۆسەوای بۆرێ بانەفێن چەندی جاری بوو ساڵی نەڕوی باوە هاری بوو وێشە سیاو شیرین پێسە هەنگوینە شەمیم غەریجە تۆ کەسی مەوینە با ڕەجمم کەرا بە تێوەنوارەوەن پاشەرتە پێی پێی نامی تو بارە دەستەکان خۆش بێ کاکە سەلمانگیان هەستەکەم ئەو ئاوازانەی زۆر خاوەن بە خاوێوتێن ئینەرژێکی زۆرتریانەوێت لە گۆرانی هەورامی بە پێچوانەی ئەوانەی کە با بڵێن بەزمی چەپڵە و خێراترن بەتەکیت گۆرانی خاو هەتا چۆن بڵێ هەتا ڕێتمی گۆرانێکە زیاتر خاو بێ نەفەسێکی زیاتریەوێ زۆر ڕاستە لە باشووری کوردستان ئەبینین لە ڕۆژهەڵات زۆر گرنگی بەگشتی بە هوەری کوردی بە هەموو بەشەکانیەوە درێ چەند فرامۆش کراون یان ئەگەر ئەمانە ئەم کەسانی کە بەم شێوەیە گۆرانی ئەڵێن هەر هیچ ناوەکو هاوکارم باسی کرد شوێنێک هەبێ مامۆسایەکە بێ کۆمەڵێک تەکنیک و ڕێنمایی مۆسیقی کۆمەڵێک یان هەر ئەوانەی بە ئەزمونونەکانی لەوێ دەستیەوە بگرن هاوکارتان بتوانن لەو بواری خۆتەنا زیاتر پێشکەوتوو بن زانستیانێتتر گۆرانی بڵێن ئاوازی باشتان بۆ دابنرێت چەندێک باشە بۆ ئێوە چەندێک پشتگیریەکی باشە بێ بۆ بەردەوام بوونتان بە دڵنیایی ئەگەر سنتەرێک شوێنێک ئاوا هەبێ بتوانێت ڕێنمونی ئەو کەسانە بکاکە حەزیان لە بوارەکەیە بە دڵنیایی ئەتوانی شتێکی جوانتر پێشکەشکەی ئێوە خۆتان هەوڵتان نەیەوە لەگەڵ هیچ لایەنێکا لەگەڵ هیچ کەسێکا کشتێکی ئاواتان بۆ بکرێتەوە کە زیاتر پەرە بەم کارەتان بم پەرە بەم هونەرەتان بدەن چکە سەلەوانەیە وەکو خۆت پێشتری شوان ئاماژەی بۆ کرد لەگەڵ هاوڕەکان تا بچیتە دەران لەوانە ئێستا کەسانێکیشە بن لەگەڵ تویا کە ئەوانیش حەزیان بە گۆرانی وتن هەبێت بە دڵنیایی لەوانەیە زۆر کەس هەبێ سەوت و ئەدایەکی زۆر جوانی هەبێ بەڵام بەهۆی بەهۆی ژیان سەرقاڵی ئۆشتانەوە بواری بوانە ڕەخسابێ یا خۆی گرنگی نەیە بە بەڵام ئەگەر شوێنێک هەبێ بۆ نمونە مەسەلەن مامۆسایەک هەبێ هەر لە ناحی خورماڵیت وانە ئەگەر شوێنێک هەبێ هەر مامۆستایەک مەسەلەن هەفتە مانگانە یەک جاریش کورە ساڵانە چەند دەورەیەکیش بکاتەوە تۆ کە گۆرانی ئەڵێ مەسەلەن ئاوازی نوێ ئاگای لێتان بێسە دنیای تەکنۆلۆژیا و سۆسیال میدیا ئاکرێ باشتر ئەمە بە دیاریکراوی ئەگەر هەبێ پێویستان بەچ ینی چی بکرێ بۆتان باشترە بۆ تۆ بۆ هاوێنەکانی تۆ لە هەموو بەشەکانی تر ینی پێویستە چی هەبێ بۆی بتوان تۆزە گەرم و گورتر باشتر بتوانن سەپۆرت بکرێن پاڵپشتی بکرێن هەر ئاوا سنتەرێک شوێنێک هەبێ کەوەکو جەنابە فەرموو کەسێک هەبێ کە ڕێنمۆنی بکە بە دڵنیایی ئەتوانی شتی زۆر جوانتر پێشکەشکەی بەرهەمی زۆر جوانتر زۆر زۆریش گرنگە ئەگینا ئەگەر ئەتوانین بڵێن بەم ڕێژکەی ئێسا بێ لەوانەیە بۆ چەند کاتێکی تر لەوانەیە زۆر کەمە بێتەوە ناتوان بەردەوام بن ڕەنگەن بە دڵنیایی لە ناوچەکەی خۆتان ئامەسان زیاتر نەتوان لە دەرەوە کار و چالاکی بکەن ئەستا مەگەر کەسێک چۆن بڵێ خۆ هەوڵ بە یا لە ڕێی بەرنامەیەکی وەکو بەرنامەی بەڕێستانەوە چەند ساڵ ڕێزە گۆرانی دەستێکرە بە گۆرانیت یان چۆن بوو ئاوا ناسێنرای خەڵک بوو ناسێ بە چ ڕێگەیەکەوە تەنهارەوێ لە ڕێی سۆشیال میدیاوە هەروەکوتر من کە پێشتر لە ناو ئاوا ڕەفیق و برادەرە گۆرانی شتوانەوت ئیتر جاجاریش شتەکان چۆن بڵێ لە ڕێی فەیسبوک و شتانەوە بڵاوە بووە بەڵام زیاتر لە ڕێی سۆشیال میدیاوە شێدا پێما بێ کاتمان زۆر نەماوانە ئەگەر بەرهەمێکی ترت هەبێ گۆرانی ئاخیر بەرهەمت ئەگەر ئامادە بێ بۆمان پێشکەش بکەی دڵنیام بینەرانیش پێیان خۆشە بەم بەیانە تۆزێک بەم ئاوازە خۆش و ئارامانەی تۆ زیاتر دڵ و دەرونیان ئارام بێتەوە و
بوو بورەمانوشی دەکەین یەک لە دوایە گەزانم ڕەنگە تۆزێک قورس بێ بە تایبەت بۆ فۆرم و گۆرانی وتن بەسەریەکەوە مەهیلاکتەکە وەڵامی تر دەستی خۆش بێ لێو ڕابینین. ئەمە بەزمێکی کۆنە من هەر وەکوتر لە دەنگی مامۆستا عوسمان هەورایی بیستومە بەس هەر چۆن بڵێ کە گوێم لێ کردو لەبەرت کرد شعرەکان لەبەر کردووە ینی هەر بە هەمان ڕیتم و ئاوازەی ڕیتەوە تاوان ئەمە بەزمێکە چۆن بڵێ بەزمی شاخ و سەیاد و کاتی ڕاو ئەڕوا بۆ ڕاو وەکو چۆن بڵێ وەکو چیرۆکێ گوایە کە ئاوا دەستپێکە. ئای کەوتۆ نەویرمێ وێردەی ساڵاوان گیاوان ئاخازی بخوارم نیە سەرچاڵ شای شاهانیە کۆ گیاوان ئاخازی داش دەمەخماتی کەڵ هەزار بۆ گیاوان ئاخازی ڕم نیە سەرچاڵ سارا و چەمێنێوان گیاوان ئاخازی ئیسە سێرانگای سەفای کەڵڕێمێوان گیاوان ئاخازی بخوادیم کەڵێ مردان جەسی بەریە کۆ گیاوان ئاغڕەفیغێ ئێستا ساڵگریدان هەژدە تاکوۆنۆ گیاوان ئاخازی بخوات و گەر بەوێنەی مەغمەڵی کاشاوان گیاوان ئاخازی بخوا خاڵ وێنەی زوو خاڵ وێشکردن پەغێشاوان گیاوان ئاغڕەفیغێ جار جارێ بەناز مڵی وەلاوێ گیاوان ئاخازی جا ماچی ئەسفیجا مدران بە پاوێ گیاوان ئاخازی بخوا پەنجەی خەتاکار مێڵدا دماوێ گیاوان ئاخازی فەنەری پێش پێج نەمدراتاوێ گیاوان ئاخازی بخوا تەپاوت لێ کەڵێ هاتی سێیا گیاوان ئاخازی ئەو ڕۆژ مەردەبی هیچ ناماوەیە گیاوان ئاخازی بخوا کەڵاما جواب واتش فەریاڕێ گیاوان ئاخازی بخوا پێکانیڵ بە تیرێ بندە ساو بنێدێ گیاوان ئاخازی جاواتر نەکسەیا غەزەبێ وارۆبانێ گیاوان ئاخازی کام زەرمدا باخ و بیرسانێ گیاوان ئاخازی کام مزاحمەمێ پەیتم ئیجاب کێوان گیاوان ئاخازی جا کامڵکی تۆ وێردا بەگۆزێ گیاوان ئاخازی جا بینایی دیڵەمێ سەیاڵی دانا گیاوان ئاخازی جا من وێ پەنادا تۆ چەنی زانا گیاوان ئاخازی یاخوا دەستی خۆش بێ و دەنگە نەرزێ وەڵا شەیدا پێشێ خواحافیزی بکەین زۆر بە کورتیە مێ بڵێم
گۆرانیە کۆنەکان چەند پەیامی جوانیانە بوو چیرۆکی پشتیام ڕووداوە بەدڵنیا و ڕەنگە هەورامەکان لی تێبگەن ڕاوچەیەک سەیادێک دەچێت بۆ شاخ کەڵێک دەکوژێت واتە بزنە کێویەکیان ئەو ئاژەڵە کێویانە هەر شتێک ئەوێ گلەی دەکات بزنە کێویەکە کەڵەکە گلەی دەکات دەڵێ من نەهاتوومەتە نێو باخ و بێستانت بۆ چی وا دەکەی ئەمە لێرە پەیامێکی ژینگە دۆستی پارێزگاریکردن لە سروشتی کێوی و ئاژەڵەکان دیسان لە نێو گۆرانی و تێکستە کۆنەکانە هەبووە گلەیەکە وەروەها باسیش لەوە دەکا کەڵەکەش دیسانەوە دەڵێ من خۆ ناتومەتە نێو باخ و بێستانەکانت خۆشم شاردەوە ئەی سەیاد ئەی ڕاوچی زانا چۆن منت دۆزیەوە ئیتر باس لەو دیمەنەیەکە چۆن ئێتە خوارەوەمانە بەڕاستی چیرۆکێکی زیاترە شتەکە من بنەوە شێرم خوێندەتەوە خۆیەکات و واستە وەسێت بۆ هاوڕێکانی تریەکات و جوانە بەستر لەبەر لەوانەیە لەبەر نمونی کاتەکە زیاتر یاخوا دەست خۆش بێ کاک سەلمان کاتمان گرتی سپاس دەکەین دەنگی نەرزێ سەرکەوتوبی بەردەوامبی ئینشەڵا زۆر سپاسیەوە گەورەی دووبارە بۆ ڕەخساندیم هەلە لە خزمەتتان ئەم کەناڵە جوانەی پەیام بەردەوام ئەمە بۆ جاری دووەم و سێمیش لێرەیە باشدار بوون گەورەی دووبارە زۆر بەخێر بێت سپاس بۆ ئامادەبوونیت بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە ناوبڕێکی کورت و دواتر دەگەڕێنەوە وڵاتان و لەگەڵتان بەردەوام دەبین تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سەفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوورهێنەرەکانی ببینن شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و لێدوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام دووبارە سڵاوتان لێبێ ئازیزان هاوکارانمان ڤیدیۆیەکیان بۆ ئامادە کردوین دەربارەی لەژێر ناونیشانی پرۆژەی بەخشین بۆ هەمووان ئەمان کۆمەڵی کار و چالاکی دەکەن با بزانین لە نوێترین چالاکیانە ئەو ڤیدیۆ پێکەوە دەبینین لەگەڵێوەدا. سڵاوی خواتان لێبێت ئەم کاتتان باش دیارە نەخۆشخانەی بەخشین ماوەی 2 مانگە هەڵمەتێکی ڕاگەیاندووە هەڵمەتێکی دەرەکیە واتە لە قوتابخانەکان هەڵمەتەکە تایبەتە بە کۆمەڵێک بابەتی پزیشکی کۆمەڵێک چارەسەری پزیشکی کە بۆ قوتابیان لە قوتابخانەکان دەکات دیارە ئەم هەڵمەتە ماوەی 2 مانگە ڕاگەیاندراوە لەلایەن نەخۆشخانەی بەخشینەوە هەڵمەتەکە بەم جۆرەیەکە
تیمێک لە تیمێکی گەڕۆکی نەخۆشخانی بەخشین سەردانی قوتابخانەکانەکەن پشکنینی فریاگوزاری وەکو هەر حاڵەتێکی تەندروستی لە مناڵانە هەبێت ئەمان پشکنینی بۆ ئەنجامەدەن پشکنینی چاو پشکنینی ددان لەو کارانەیە کە تیمە گەڕۆکەکەی نەخۆشخانی بەخشین ئەنجامێدەن ئێستا ینی لە یەکێک لە قوتابخانەکانن چەند ئامێرێکی تایبەتیان هەیە بە پشکنینی چاو ینی ئامێری پێشکەوتون تێدا پشکنین بۆ قوتابیان ئەنجامەدەن و لە هەمان کاتدا کە لە ماوەی 2 مانگە پرۆژەکە ڕاگەیەنراوە تاوکو ئێستا نزیکەی 12 قوتابخانەیان بەسەرکردەوە 3200 پشکنینیان ئەنجام داوە جگە لەوەش ینی کۆمەڵێک پروشەر و بابەتی ڕێنمایی لەگەڵ خۆیانە دێنن لە قوتابخانەکان تایبەت بە پاک و خاوێنی هەڵیەواسن دیارە ئەو خزمەتگوزاریانەی بەخشین کە بۆ قوتابیان ئەنجامێدا لە قوتابخانەکان بێ بەرامبەرە لە هەمان کاتدا ئەو قوتابیانی کە لە ڕێگەی ئەم تیمە فریاگوزاریەوە یان ئەم تیمە گەڕۆکەوە پشکنینەکان ئەنجامەدەن ئەگەر بگەڕنەوە بۆ نەخۆشخانەی بەخشین 100 داشکانیان بۆ دەکرێت دەچمە لای یەکێک لە کانۆندانی تیمەکە دوکە سڵاو لێوێ سپاس دەکەم دەمێ پێم بڵێن چیەکەن ئێستا ئەم لێرە باسی پرۆژەکە بکەن بەناوی خۆی گەورە ئێمە وەکو تیمێکی تایبەتی تەندروستی نەخۆشخانەی بەخشین لەژێر ناونیشانی پرۆژەی بەخشین بۆ هەمووانە سەردانی خوێندنگە و باخچەکانەکەین کە تایدا پشکنینی دان و چاو بۆ تەواوی خوێندکاران و مامۆستایانی ئەو خوێندنگیان ئەو باخچەیە ئەکرێ وەتیایدا پرۆژەی با بڵێن خولێکی سیمینارێکی تایبەتی فریاگوزاری سەرەتاییمان هەیە بۆ حاڵەتە نەخوازراوەکان کە تایبەتە بە هەموو مامۆساکان و دادەکانی ئەو باخچانەی کە سەردانیانەکەین ئەم پرۆژە جوانەی بەخشین وەکو هەر لە سەرەتاوانە یعنی کۆمەڵە ئیشی زۆر جوانی هەیە ئەم پرۆژەژێکێکە لە پرۆژە زۆر جوانەکان کە بەخشین دەست پێشخەری کردووە ئەتوانم بڵێم هەتا ئێستا ڕۆژەیەکی لەم شێوەیە بەخشین تەنها نەخۆشخانەیەکە کە ڕاگەیاندووە بە سوپاس بۆ خوا کە توانیمان ژمارەیەکی زۆر مەکتەب سەردام کەین و ئینشاءڵڵا بەردەوامیشە بین باشە تیمەکانی دیکەش ئەوانەی کە لێرەن دەمەوێت قسانە گڵاوکەن ئێستا کۆمەڵێک ئەم ناڵانی کە لە وێنەکانە دەیبینن پشکنینیان بۆ ئەنجامەدرێ لەلایەن تیمە شارەزاکەوە و ئەگەر پێویست بەوە بکات چارەسەریان بۆ بکرێت لە نەخۆشخانە مناڵەکان ینی پسولەیەکیان بۆ دەکرێت دواتر سەردانی نەخۆشخانە دەکەن لە هەمان کاتدا داشکانی 100 بۆ دەکرێت دکتۆرە سڵاو پێم بڵێ ئەم پشکنین ئەنجامە داچی بوو ئێستا بۆ مناڵ ئێمە لێرە وەکو تیمی تەندروستی نەخۆشخانەی بەخشین پشکنینیدان بۆ نەخۆشەکانەکەین بۆ مناڵەکان عادەتەن ئەم مناڵانەی ئێرە لە تەمەنێکان کە زۆر شیرینی بەکارهێنن سادی و نەوەنیە گازیەکان بەکارهێنن و دانەکانیشیان کەم ئەشۆن لێرە پێشی نازان هەتا ئازای دانەکانیان نەبێ ئێمە لێرە پشکنینی بێ بەرامبەر بۆ نەخۆشەکانەکەین تەمەنیان لە نێوان 6 ساڵ بۆ 12 ساڵایە لەم کاتەیە زۆر باشە هەنێ شتێ پێزانین کە ئەگەر زوو چارەسەر بکرێت زۆر باشترە چی ئەو شتانی کە پێ بزانن چییە کەوتنی دانە شیرەکان هەنێ دانی هەیە شێریە کلۆرە ئەگەر زوو پێشێت ئەبێتە هۆی کێشە بۆ دانە هەمیشەیەکانیان ئەگەر لە تەمەنێکی زۆر پێشێت بەڵام ئەگەر زووتر چارەسەر بکرێت ئەو کێشەیەمان نابێت دەست خۆش سپاسیانی ئەو سپاس دەکەم ئەمە یەکێک لە پسولەی قوتابیەکانە پشکنینی چاوی ئەنجام داوانە پشکنینی ددان ئەم پسولێ لای خۆتانە یا ئەدرێتەوە بە دایک و باوکی لای ئێمە ئەنووسرێت دوای ئەینەوە بە مامۆستاکان ئەوانیش لە ڕێگەی مامۆستاکانەوە ئەندرێتە دەستی دایک و باوکیان و پشکنینەکانیشیان کە لێرە بۆیان ئەکرێن ئەو چارەسەرانەی کە گەڕێنەوە بەلای خۆمان لە سادە داشکاندنیان بۆ ئەکرێت بۆ هەر چارەسەرێک کە بۆیان ئەکرێت ئەوتە لەسەر پسولەکەش نووسراوە هەڵگریان پسولەیە 100 داشکانی بۆ دەکرێت لە کاتی سەردانی نەخۆشخانە دەستخۆش بێ پشکنینی چاوەکەش هەر لێرە ئەنجامەدرێت چاو باشە تۆ دکتۆر پێشوێ بچمە جوانەی بینیت لە وێنەکانە زۆر نام چاو ئەم چاو چی ئەم چاوم زۆر نایبینم زۆر باشی نایبینی باڵ پێشتر زانی بوو کە چاو وایە باڵە بەدایک و باوکو وت بوو باڵە ئێستا ئەمە دکتۆرێکی کرۆ مناڵانی ئەڵە چاوم ینی گرفتی تیا بووە مثلەن هەیە مناڵ بەدایک و باوکی نەوت بێت یان بەپێی ئەو سەردانی کە نەخۆشخانەکان کردوتانە نەیزانین بێ و لە ڕێ ئێوە پێیزانی بێت ئەرەوەڵا زۆرن ینی ئێمە لەم ماوەیە کە ماوەی 2 مانگەم پرۆژەیمە ڕاگەاندووە پرۆژەی بەخشین بۆ هەمووانە ئەو قوتابخانە ئەو ڕێکخراوانەی کە سەردانمان کردوونە زۆربیان مناڵی
بچووکن ئەو مناڵانەش هەستیان پێ نەکرۆی وە هەیە یەک چاوێتی هەستی پێ نەکرۆ کە ئەو چاوی کەس بووە لەبەرۆی بینینی زیاتر لەسەر یەک چاوی بووە بۆ حاڵەتەش ئێمە کاتێ پشکنیمان بۆ کرۆ ئەو کاتە دەرکەوتووە و ئەم پشکنانی کە ئەکرێن لێرانە بەبێ بەرامبەرە هەموو پشکنینەکان پشکنین دان و پشکنین چاو و فریاگوزاری سەرەتایی پێشکەشەکرێ بە مامۆستاکان و ئەم ئەگەر گرفتێک هەبوو لە چاویان بەتایبەت ئەگەڕێنەوە بۆ نەخۆشخانەی بەخشین لەوێ ئەگەر پێویست بکە عینەکیان بۆ نووسێت و لە ساڵدا داشکاندنیان بۆ کرێت. گرفتی ئامێرە ئەلکترۆنیەکان کاریگەری لەسەر مناڵەکان و پرسیاریان لەکەن ئایا ڕۆژانە چەند ئامێری ئەلکترۆنی بەکارهێنن؟ ئەوەی پرسیارمان کرۆ زۆربیان زۆر بەکاریان هێناوە و ئێمە ڕێنمای ئەوەشمان کردوونە ئامۆژگاری ئەومان کردوونە کە کەمی بکەنەوە ئامێرە زیرەکان موبایلە تەلەڤیزۆن زۆر لە پێشەوە ئەوەش یەکێکە لە هۆکارەکانی وشکبوونی چاوە هەندێک کات ئەبێتە هۆی کزی چاویش ینی نیودارە جۆڕ بەڵام ینی ئەوەش هەر یەکێکە لە هۆکارەکان. خۆش سپاس. دیارە بەڵێ دیارە پرۆژەی بەخشین بۆ هەمووان پرۆژەیەکە لە سەرەتا ئاماژەم پێکرد ماوەی 2 مانگە لەلایەن نەخۆشخانەی بەخشینەوە پرۆژەکە دروستکراوە دامەزراوە سەردانی قوتابخانەکانەکەن لە سنووری پارێزگای سلێمانی بەڵامەوەی کە من قسەم لەگەڵ بەڕێبەری نەخۆشخانەی بەخشین کردووە ڕایگەیاندوو ئەم پرۆژەیە تەنها لە چوارچێوەی سلێمانیدا نامێنێتەوە پرۆژەکە دەبەنە شار و شارۆچەکانی دیکەش بۆی کە خزمەت بە قوتابیان بکەن دیارە وەکو ئاماژەم پێکرد نزیکەی 12 قوتابخانە تاوەکو ئێستا سوودمەند بوون لەو پرۆژەی نەخۆشخانەی بەخشین کە ینی تیمە گەڕۆکەکانیان سەردانی نەخۆشخانەکان دەکەن و ئەو پشکنینانە پشکنینی چاو و پشکنینی دان و فریاگوزاری سەرەتایی بۆ مناڵەکان دەکەن لە هەمان کاتدا ئەم فلێکسانەشیان هەیە کە فلێکسی ڕێنماین دواتر ئەمەش لە قوتابخانەکان هەڵەواسن کە ینی ئەم ڕێنمایانە ڕێنمایی پاکوخاوێنی لە قوتابخانەکان هەڵیەواسن ینی سەرجەمەوە پشکینانەش بێ بەرامبەر دەکرێت و ئەم پروشەدانە بێ بەرامبەر لە قوتابخانەکان هەڵدەواسرێ بۆی کە خزمەتی زیاتری مناڵان بکەن. بەڵێزان لە هەرێمی کوردستان لەبەر گۆرەوەی گۆڕانکاری لە وەرزەکانە دروستە بێ هەموو ساڵێک ئیتر لە مانگەیە یەکەم مانگ پێش ئەوەی بەهار بێت لەگەڵ سەرەتای بەهار تۆزێک نزیکیان هەیە لە یەکەوە بووە کۆمەڵێک پرۆسە دەستیان پێ دەکرێت یەکێک لەوانە نەمام ناشتنە چونکە لەم وەرزەیە کاتێتی بووی نەمامەکان سەوز بکرێن و بەدڵنیاەوەی گرنگە ئەم نەمامانەی ئێستا دەچێنرێن لە هاوینە لەو کاتێک کە گەرمایەکی زۆرێت بە باشی ئاو بدرێن بەلایانی کەمەوە ساڵی یەکەم و دووهەم لە ڕۆژ لە هەفتەیەکە دوو جار بۆ بەدلانی کەمتر لە دوو جار نەبێ بە تایبەت بۆ وڵاتی ئێمە هاوینێکی زۆر گەرمی هەیە بۆی سەوز بنەوە بەدڵنیایەوە سەوزکردنی ژینگەی کوردستان ئەرکی سەرشانی هەمومانە بەڵام گوناهە دارێکی زۆر بچێنرێ و بەڵام ئاوی نەدرێتێ و وەروە سەوز نەکرێ ئەمە کێشە دروزەکێت دواتر نەمامەکەش وشک دەبێت بەڵێ پێم وا بێ بڵێ هاوکارانمان لە هەولێر ڤیتێکیان بۆ ئامادەکردوین سەبارەت بە هەڵمەتی نەمام ناشتن فەرمونون با پێکەوە بینەری ئەو ڤیتێ بێ. طبعا داری ساکۆڕە نزیکی 4 ساڵە کۆمپانیای سەردار گروپ و تۆیەتا هەڵدەستن بە هینانی لە بۆ شاری هەولێر دارەکە خۆی لە ژاپۆن وجودی هەیە لێرکانت خۆی گوڵەکی دەگریتن بەهاران لەگەڵ جەویمە نالێم 100% دەگونجێتن بەس دەشتواندرێتن بچیندرێتن و ئەگەر سەرپەرشتی بکرێتن و ئاگامان لێبیتن گەشەی بکاتن و گەورە بیتن تقریبان ئەو شوێنانەی کە زیاتر داری دیکەی لێ هەیە وەکو سێبەری لە بۆ بکاتن باشترە نەک لەو جەیە کە بڵێن وەکو ئەوە بیتن کە داری لێ نەبیتن چۆل بیتن ئێمە داری ساکۆڕە تاکو ئێستا کە وەکو نەمامگەکانی خۆمان ئینتاجمان نەکردێت بەڵام لە ئایندەداگە بزانین نەجاحەتی باش بینێتن و لەگە کەشەهۆی ما گونجاو بیتن بە تاکەیت هەوڵ دەدەین ئینتاجی خۆشمان هەبیتن بێنە هەوڵاتە. درەختی ساکورا درەختێکی نیشتیمانی یابانیە
و لە یابان خەڵک زۆر ڕێزی لێگرێت ئەم درەختە خونچەکەی کە دەرەچێت تەنها بە مودەی بۆ ماوەی 10 ڕۆژ بەردەوامەبێت و خەڵک زۆر جیان پێخۆشە دوای ئەوە بێجاریشکە چاوەڕێکەنەوەی ساڵی دابێتەوە کە خونچی تاڵ بێگومان گونجاوە بۆ هەرێمی کوردستان بەڵام ئەبێت ئاگاداری بین و احتیمامی پێبین. ئێمە لە ساڵی 2016ەوە دەستمان بم پرۆژەیە کردووە. سوپاس بۆ ئەو کەسانی کەەوە بەشداریان کردو، سوپاس بۆ هەموو تیمەکەیکەوە ئەمڕۆ لێرن کە هەموو ساڵێک لە مۆرچەدا ئێمە 200 دار لە یابانەوە بە تایارە دەهێنینە کوردستان. دابەشی دەکەین لەسەر شارانی کوردستان و لەسەر شوێنەکانی کەوا پێویستە و بتوانین ئیداری بدەین. کۆی گشتی ئێستا بۆتە 1400 دار. ئەمڕۆ 200 دار کە گەیشتووە بەشمان کردووە لە چەند شوێنێک. ئەم جادایە کە ناویان شەقامی ساکورە. سوپاس بۆ کەسانی کە یارمەتیمانیان داوە و تەمەنا دەکەین ببێتە ئەوەی کەوا زیاتر گەشە بە هەموو پەیوەندیەکان لەبین حکوومەتی کوردستان و لەگەڵ حکوومەتی یابان و خەڵکی یابان ببستین. ساکورە دارێکی پیرۆزە لە یابان لە کاتێک گوڵ دەکا ئەو کاتەیەکەوە تەلەبەی مەدرسەکان و جامعەکان شەهادە وەردەگرن و لە عینەن کاتیشە لەو وەرزەدا تەلەبەی تازە دەچێتە مەدرسە. واتە لە کاتێکی زۆر پیرۆزە و زۆر پیرۆزە لای یابانەکان وەگەر تەمەشا بکەین لە هەموو وڵاتانی جیهان دەچن بۆ یابان بۆ بینینی گوڵی ئەودارە. ئێمە دەزانین تۆزێ قورسە خەڵک زۆر بچێت بۆ یابان، بەڵام ئێمە ئەومان کردووە دەمانەوەی زیاتر ئێمەش نێزیک بین و خەڵکی ئێمەش ئەو شتە شارەزایی لێ پەیدا بکە. ئێمە لەسەر یەک خەتین لەسەر هێڵی 36ین واتە 4 وەرزی ئەوەیە و 4 وەرزی ئێرە تقریبەن وەکی یەک وایە. تۆزێک ئەم ساڵانی با بڵێن ئاخر کە تۆزێک دەرەجی پلەی گەرما بەرز بوو، تۆزێک دارەکانی عەزیەت داوە، بەڵام بە هەموو هەوڵێک دەمانەوێت شتێکی بۆ دروستکەین کەەوە بژێت تا گەورە بێ. عمری ئەم دارە زۆر گەورەیە، هەندێک دار هەیە دەگاتە عمری 70 ساڵ. دا ئەو لەو دارانە لە یابان بینیمانە کە چۆن گەورە بوو، چۆن شۆڕۆ بوو، چی جوانیەکی هەیە. بێگومان بەس بۆ پارێزگای هەولێر نەبووە، هەر لە یەکەم ڕۆژەوە لە دوهۆک لە شارەکان لە شار و شارچۆکانی دەرەوەی شارەکانیش ئێمە ئەو هەنگاومان ناوە بەشمان کردووە کە لە هەموو شوێنێک نمونەی زیاد بکاو هەبێ و بە بەردەوامیش ئینشاءالله هەر بەردەوام دەبین. هەمومان ماڵمان هەیە، ئەوەی ماڵی هەیە مەقێت ماڵەکەی خۆی دەبێ. هەمووشمان ماڵێکی گەورەمان هەیە وش وڵاتەکەیە. ئەگەر هەمومان بەیەکەوە یەکدەست بین زۆر شت دەتوانین بکەین. کاتێکی باشە کە هەمووان بیر بکەینەوە چی باشە بۆ کەسانی تر نەکرد بۆ خۆمان. تەمەنا دەکەین ئینشاءالله نمونەی زیاد دەبێ، خەتووەیە کە کەسانی تر زۆر ئەینەن چاوێن لەو شتانی شتی باش بکەن. ئێوەش یەکێک لەوانن، تەمەنا دەکەم بتوانین بەیەکەوە شتی باش بکەین. بەڵایزان ناوبڕێک وەردەگرین بە گوێگرتن لە ئاوازێکی خۆشی هونەرمەند مایرزێن، دواتر لەگەڵتان لە ناساندنی دیزایی نوێ جلوبەرگی کوردی بەردەوامە بین. هو أحمد ومحمد قلبي محمد بهديه نتعبد قلبي محمد يا ربي صلي عليه ما الطير نحو برك ما الطير نحو برك وهو النبي الماحي قلبي محمد الوجه كالمصباح قلبي محمد ما حب ظلام ونادى نادى لكل فلاحي نادى لكل فلاحي هو أحمد ومحمد بهديه نتعبد يا ربي صل
حبيبي أعلى الآلام مراتب أعلى الآلام مراتب هو أحمد ومحمد بهديه نتعبد يا ربي صلي عليه الطير ناح وغرد هو أحمد ومحمد بهديه نتعبد يا ربي صلي عليه الطير ناح وغرد هو أحمد هو أحمد لكل العاشقين حبيب وأنا حبيبي محمد هو أحمد ومحمد بهديه نتعبد يا ربي صلي عليه الطير ناح وغرد هو أحمد ومحمد بهديه نتعبد يا ربي صلي عليه الطير ناح وغرد هو أحمد ومحمد هو أحمد ومحمد بهديه نتعبد يا ربي صلي عليه الطير ناح وغرد هو أحمد ومحمد بهديه نتعبد يا ربي صلي عليه دووبارە سڵاوتان لێ بیایزان لە بەشی دووهەمی بەرنامەکەمانە باس لە چۆنیەتی یاخود دیزایانی نوێی جلوبەرگی کوردی بەڵام ئافرەتان دەکەین دیارە شەیدا وەرزی بەهارە خواز لەسەر جلوبەرگی کوردی زۆرە سە مۆدێلی نوێ هاتووە با بڵێن ڕەنگی نوێ هاتووە قماشی جیاواز هاتووە بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرەیە بابەتی جلی ئافرەتانی کوردی میوانداری زۆر بەڕێز خاتو سارا داوت دیزاینەرمان کردووە لێرە لەگەڵمانە زۆر زۆر بەخێربێن خاتو سارا زۆر بەخێر بێت سێرت ئەگەر پێمان بڵێ بابزین ئەمساڵ چ ڕەنگێک مۆدێلی هەیە چونکە ساڵانە خانمان زیاتر بە دوای ئەوەیە ئەگەڕێن بۆ وەرزی بەهار زیاتر خواستیان لەسەر جلی کوردی زۆرە بێت زۆر جار باس لەوە دەکەن پێیان خۆشە کە بزانن چ ڕەنگێک زیاتر باوی هەیە یاخود چ دیزاینێک ئەگەر سەرتا باسی ئەومان بکەی وەڵای زیاتر ئێستا هی ئەم ساڵە ڕەنگی کراوەیە ینی هەموو ڕەنگە کراوەکان هەموو ڕەنگەکەی کراوان وەکو جاران نییە جاران زیاتر ڕەنگی تۆخ بەکارێنی اینجا ڕەنگە و ڕەنگە بڵێ کەواکەی ڕەنگ و یەلەگی ڕەنگە و کراسەکەی ڕەنگە و بەس هی ئێستا نە ئەم دیاریکردنی ڕەنگانە لەلایەن ئەم خانمە دیزاینەرانەوە چونکە زانین چەندها خانمی دیکەمان هەیە کە دیزاینەرن لە بواری جلی کوردیە ئەمە بۆتان دائەندە یاخود فیکرە و سەلیقەی خۆتانە ئەم ڕەنگانەدا ئەڕێژن و ئەڵێن کە ئەم ساڵ ئەمە باوی ئەم ڕەنگەیە و یان ئەمە لەسەر خواستی خانمان خۆیان زیاتر وەڵای زیاتر فکرەی خۆمان کە مشتری بڵێتەوە داوای شتێک ئیتر هەر بڵێ لەمساتی خۆماندانی لەسەر ئەوە ئیتر زیاتر جوان دەڕێتێ بەس ئێستا خەڵک حەزەکەی مەسەلە لە کەوایان لە هێلێک زیاتر ئیشی کەمپیوتەر لەگەڵ ئیشی دەستە بڵێ وەکو جاران نییە بە سادەی چۆن ینی دیزاین بە کۆمپیوتەر لە پێشا دیزاینەکە دروستەکەن دیزاینەکەی بڵێ وەکو ڕەسم لە کۆمپیوتەر لە کەمپیوتەر ئەجا کە تەوا بووە ئیشی خۆمان لە سەرەتی بڵێ وەکو ئەم نمونەیە مار بیبینین ئاسایە ئەمە تەتڕیزە و دوجار بە نەقێم چنراوایە بەڵێ بە چینەکە لە سەرەتی ئەمای زۆر باش ئەمە تۆ فکری خۆتە یان لە ئینتەرنێتە وەری ئەگری یاخود ئەوەیە سوود لە جلوبەرگی قەدیم کۆن وەرەگری وەڵی زیاتر فکری خۆمان فکرەکە خۆمان لەبەر جاران شتی بڵێ وانە ئەو کەمپیوتەر جا لەگەڵ چینینە کەمە بەس ئێستا جیاوازی ئەم هێلەکە لەگەڵ ئەوەی دەستێ جیاوازەکەی چێچووکە پێم وابێ ئەمەیان یەکەم جار تەتڕیزەوایە یەکەم جارڕیزە بە قەیتانە جا ئیشی دەست لەسەرا ئەمەی بەکڕی ئەویان تەنها بەکرێ بەکرێک
ئەی ئەویان چۆنە نەخشی کۆمپیوتەر خۆیت یا خۆت نەخشەکە دروست دەکەیت و دوجار نانا خۆمان دروستەکەن بڵێ ڕسمی ئەەکەن شکلەکەی و دیزینەکەی ئەجا خۆی تەتریزەکە و ئیتر بەعزی خەڵک داوا ئەمە ئیتر ساڵانە گۆڕانکاریەکان زۆرن واتە بۆ نمونە بۆ بەهاری پار لەگەڵ بەهاری ئەم ساڵ لە ڕووی دیزایانی جلوبەرگی کوردیەوە زۆر ئەگۆڕیان تەنها تۆزێک گۆڕانکاریەکرێت وەڵای تۆزێک زۆر بەس ئیتر ئەم ساڵە وەکو بڵی جاران کۆن خۆیان یەلێک ئەجا کەوا لە بەڕێ زۆر باشەمە هۆکار چی ئێستا خواز ئەوەنە زۆر بووە لەسەر ئەوەی کە خانمان هەمویان پێیان خۆشە کە جلە کۆنەکان یاخود دیزینەکانی کۆن بەکاربێنەوە ئێستا جاران جلی کوردی ینی پان و پۆڕ بووە بەڵام زیاتر فترێک جلی کوردی ئەدورا هەمووی ئەوی باقیاتی خۆم بێت و باڕێک بێت بەڵام لە ئێستا کێشەنی ئەڵە با پان بێت بە پشتیوانیانی هەمووی دیزایانی قەدیم پێیان خۆشە آخر ئێستا وەکو دیزایانی قەدیم بەستۆزەی حرکاتی هەیە لەمساتی هەیە عن بڵێ ئەو گۆڕانکاریانە چین کێوە تێتانە دروست کردووە آخر ئەزانی چیە جاران زیاتر نەقێمە ئەمەی بولەکەکان بەڵێ ئێستا ئێستا بولەکەکان بەکار ناهێنی ئێستا ئەوەندەی کە ئەبینین ئەو جلوبەرگە کوردیانی کە ئەدورێن و خانمان بەکاری ئەهێنن هێلەکە لەگەڵ هێلەکەکەشە کەواش بەکارهێنرێت ئایا ئەمە دیزایانی نوێیان ئەمە فکرێ و لە کۆن وەرگی وەڵای فکرەی کۆن هی قەدیمە ئێستا هێلک و کەوا لامانە لێرە لە ستۆدیۆ چکە زۆر جار هێلک کامێ و کەوا خانمان کە جلی کوردی ئەدورن جاران تەنها کراس و کەوا بوو یانەوە بوو کراس و هێلک تەکریانەوە بوو کراس و سەڵتە تەکرد بەڵام ئێستا خانمان کراس و هێلک و کەواشەکەن هەندێکیشیان کۆڵوانەشەکەن وەکو فکرەی کۆنەوە ڕاستەکەی ئێستا تۆ بامیش تۆزە تێگەم خێرتانەگە ئێستا ئەمەی لای تۆیە ئەمە کەوایە ئەمە هێلەکە ئەمە هێلەکەەوە کەوا ئەوەی بەرخاتون خۆی کەوایە ئەی ئەمە بۆ سەڵتەیە ئەمە بۆ هێلەکە خۆ یەکشتە مامانە ئەوە چییە ناوی ئەوە هێلەکە ئەوەی کە قۆڵی نییە پێ وترێ هێلک ئەوەشی کە قۆڵی هەیە و کورتە ئەوە سەڵتەیە ئەوەشی درێژ بەس ئەمەیان کامل ئیشی دەستەوەە کامل ئیشی دەستە و فکرەی خۆمان بڵێ ئیشی خۆمان ئێستا من ئەمێ بزانم تو ئەم فکرانە چۆن وەرەگری وڵی فکرەکەی ئێتر لە مێشکم بڵێ شتێکیەتەوە هەمووی فکری خۆتە و لە مێشکی خۆ چاوەڕێگریانەوەیە لە شوێنێکی کە ئەیبینیان هیچ شتێک لە شوێنێک نابینم بەس ئیتر فکرای خۆمان ئەجا بەڵام ئاسایی خۆتوانی سوود لە شتی کەژوەر بگریت زۆر ئاسایە بەس بڵێ زیاتر فکرای خۆمان با خۆمان تۆزای جیاوازن نەک هەمویان وەکوشت یعنی ئێستا یەلێک ئەگەر ئەبینیت لە بازار تقریبان وەکو یەکەن بەس ئیتر نەخشی کەمپیوتەر لەگەڵ ئیشی دەستەکەی جیاوازە ئێستا تۆ خۆت ئەو خانمانی کە سەردانی خۆتەکەن خۆیان پێچەڵێن کە ڕەنگیان بۆ تەنسیق بکەی بۆیان بگونجێنی خۆشتیان بۆ دروستکەیانەوەی خانمان خۆیان ئێستا ئەو نەهۆشیاریان هەیە خودە و نەشارەزاییان پێیا کردەکە خۆی بتوانێت چەند ڕەنگێک بەیەکەوە بگونجێنێت و بێنێتەنە ئەوەی تۆ بۆی بدووری وەڵای زیاتر خەڵک ئەڵێ چی مدلی ئەمساڵە چی ڕەنگی ئەمساڵی عنی بڵێ يعني برسيارەکەن ئەجا ئەچن قماش و شت یعنی تۆ بەس کاری دروین و دیزاینەکەی کەم لە کوردستان زیاتر لە کێوە قسە ینی سەرچاوی قماشی جلی کوردی کوێ ینی زۆرتر بەکاردە ئیسفادە بۆ ئەوی لێ دەکرێت بێت شوانە لە دوبەیەوە زیاتر هەر قماشەکانی دەرەوەندیان بەڵە قماشی دەرەوە ئیتر وابزانم لە هەولێر هەر مەعمەلی هەیە درۆسەکە هی قماشی ناز و سرمای و ئەو شتانە بڵێ یعنی خات و سارە من ئەو پرسیارم لا دروست بە بۆ ئافرەتان بێگومان مناڵمان هەیە با بڵێن ئافرەتی زۆر بە تەمەنیش هەیە گەنجیش هەیە لە ناو هەموو ئەمانەشا هەیە با بڵێن لە چکەکە هەشە نایکە دیزاینەکان بۆ هەمویان ینی هەموو ساڵێک بۆ هەردوو کلان بۆی باڵا پۆشەکان وانی کە لە چکیش ناکەن لاتانەیە یان ئەیکەن هەمووی گۆڕانکاری بەسەرا دێت بەستی ئەوەیە بۆ نمونە ئێستا خانمێک لە چک ناکات جۆرە جلوبەرگێکی بۆ دیزاینەکەی بۆ نمونە کەوا و کراس و هێلک و سەڵتەکەی بۆ ڕێکەخەی چۆن ئەتوانی ئەو لە چکوشتەشی بۆ دیزاین بکەیت ینی مەبەستی ئەوەی ئایا دیزاینەکان جیاوازیان هەیە تەنسیقەکانیان جیاوازە جیاوازەکەی لە زیاتر ئێستا کە لەچکەکان قماشی نازناز بەکارهێنی یان وەکو هی کراسی کوردیە بەڵێ قماشەکەی لەچک ئەەکەن
بڵێ ئەبێ هەر من لێرە ئێستا پرسیارە لە تۆ بکەم بۆ نمونە ئەو قاتەی کە دووریوتە ئێستا خانمێکی باڵاپۆش بیکات مەفروز ئەبێ لە چێکی بۆ بکات ئێستا زۆر جار خانمانی باڵاپۆش زۆر جار باز لەوە دەکەن ئەڵێن کێشەمان لە ڕێکخستنی کراسویەلەکەکەیان نیە لە چکمان بۆ تەرتیب ناکرێت زۆر جار باز لەوەش دەکرێت کە لە چکی کرێمی لەگەڵ هەموو شتێکە ئەتوان ڕێ بگونجێت کەواتە ئێستا تۆ خۆت وەکو خانمێکی دیزاینەر بۆ نمونە ئەو قاتۆ بۆ باڵاپۆشێک دووریوە چ جۆرە لە چکێکی لەگەڵ ئەگونجێنی چ جۆرە ڕەنگێک لەگەڵ ئەم ڕەنگەیە ئەگونجێت و جوانە زیاتر بڵێ بەمەی چڵکن کاڵەکە یان سپی ئەو دوو ڕەنگە تەنە ئەبێت لەگەڵ ئۆفوایتە نەخێر ئیتر ماڕۆنی هەر جوان دەڕەچێت بەس بۆ تەمەن چۆنیانی مەبەست ئەوەی ڕەنگی تەمەن بۆ لە 30 ساڵ و زیاترە بڵێ 30 ساڵ بەرەو سەر بە تەمەن مەبەستم ئەزانیت چییە یعنی بڵێ گەنج نییە یعنی ئێستا گەنجەکان ئەو ڕەنگان لەبەر بڵێ مەبەستم لە تەمەنەکە نییە ئێستا ئەمە خۆی تەمەن ئەم دوو ڕەنگە بۆ تەمەنێک گونجاوە کە بکرێت بەڵێ ئەوە هی گەنجە بڵێ باش لەگەڵ ئۆفایتەکەی زیاتر بەکارێنی لەشکەکەی ئۆفایتە زۆر باشە ئەو جۆرە مۆدیلی دوورینانە سەرکڵاوی بۆ ئەگونجێت یاخود ئەوەیە دوورینی جلی کوردی ئەگەر بۆ نمونە من بمەوێت سەرکڵاو ببەستم ئەتوانم ئەو جۆرە مۆدیل دوورینە لەبەر بکەمیان دوورینی سەرکڵاو تایبەتە سەرکڵاو لەگەڵ ئەوە ناگونجێت ئەبێت شێوازەکەی چۆن بێت جیاوازەکەی وەکو بڵێ هی کۆن هی هەورامان سەرکڵاوی هەورامانە بەڵێ زۆر باشە ئاگا لێ پشتیوانیمانەکە خۆمەورام نیت آخر مەبەستم ئەوە ئەو فکرەی هەورامانە کڵاوە لەوێ ئێستا لەگەڵ ئەمن هەموو جلێک نایەت ئەمەش خۆتان دروستان کردو دەسەمەگاتە لای من زۆر باشە خات و سارە دروستکردنی کڵاو سەرکڵاو چەند جۆری هەیە چکەسە من جۆری زۆرم بینیوە بەڵێ بەڵێ وڵای زۆر جۆری هەیە تر فکرای بڵێ حەسەبی خەڵک کە داوا ئەەکەی بەعزی خەڵک ئەم جۆرەی داوا ناکە لەبەر زۆر قۆرسە و کەدانی سەرێشێ زۆر باشە بەڵام تۆ پێ جوانیە ئەم جۆریان جوانتر بواستێ بە حکومێکە قرسە و ڕێک ئەوەستە زۆر جوانە بەسی تر بە خەڵک بەکار نایێنی زیاتر تەقلید دەکەن باش زۆر جارباز لەوە دەکرێت دەوترێت سەر و کڵاو تەنها بۆ کەسانە جوانە کە باڵاپۆژنی ئایا ئەم وتەیە ڕاستە یاخود دەوێت کە باڵاپۆشی دەتوانێت سەر و کڵاو بەکاربێنێت بۆ ناتوانانی چۆن بە شێوازێک ئەبێ لەشکەکەی قەباتە من خۆمەکو خۆم کە کەسێکی باڵاپۆشم زۆر حەزم لە سەر و کڵاوە بەڵام بەڕاستی تا ئێستا بەکارم نێنانی پێم وا بێت کە جوان نەبێ بۆ بەس ئیتر ئەبێ لەشکەکەی ئەلێر قەباتە زۆر باش یعنی بەتاواتی قەبات بۆ ئەنج ئەمەدانی زۆر جوانە ئەمە بە خۆتان دیزاینتان کردووە ئەمە بەس پێم وا بێ فکرێ و لە کۆن وەرەگرتووە فکرەی کۆنە و ئەو وابزانم ئەی ڕەنگەکانیش هەر لەسەر فکرگویا ئەتوانی بگۆڕی بۆ نمونە ئەتوانی بیگۆڕی بە زیاتر ئەو لەسەر هەموو ڕنگ بڵێ ئەگونجێ مەبەست ئەوەی جۆکەرە یعنی ئەمە بوو هەمووی زیاتر ئەمە لەگەڵ بێجیەکەی بەکارێنی بێجی مەبەست کڵاوەکە خۆیەتی خۆی کڵاوەکەی ڕەشە مەبەست ئەم نەقەمە ئێستا بڕتەقالیەکە بێجی زۆر باشە ئەمە بەڕای دروستی کردەوە بارەی ئەوە ویستم پرسیاری ئەوە بکەم مەبەستم یعنی ئێستا خۆیان تەقلید ئەەکەن بە لیڕێی لیرەی تەقلید بەس ئەمە هەر پارەی تەواوەتیە ئەمە بەس من هینم کرد ئەمە خراپ نابێت ئێرانیە پێم وابێت پەهلەوی ئێرانیە هی تقریبا پێش ساڵی 1970 میلادی بەکارە سارەخان با زیاتر قسە لەسەرەوە بکەین کە وتت سەر و کڵاو دیزاینی تایبەتی خۆی هەیە کامەیە دیزاینەکەی دیزاینەکەی کە لەوانەیە خانمانێکە بێت کە شارەزاییەکی وای نەبێت بڕوات ینی جلوبەرگی کوردی بکڕێت و بێوە سەر و کڵاو بکە بەڵام دوجارە بینی بەو دیزاینە ئەیدورێت بەڵەوایە زیاتر لەگەڵ چفتە کۆڵوانە بەڵێ ئەمە زیاتر بەکارێنێ ئەنی کراس و کەوای سادەش نا سادەی نا بەعکسەوە سادەی جوانە بەس دوورینی سادەی ئەڵێن بڵێ ئێستا ئەو کراس و کەوای خۆ سادە دووراوە هیچ نەخشێکی تیان نییە ئەو ناکە خۆ بەدەست ئێستا تۆ پێشتر ئاماژە بۆ بەڵە سادەی وای لێک تێبنی پێشتر ئاماژت بەوە کردوتێ سەر و کڵاو بۆ ئەو جۆرە دوورینە نابێت وایە لەبەر ئەزانی چانە ئێستا ئەوە زیاتر بە سادەی ئەدۆرێ لەگەڵ ئەم کە خۆت باسی کردووە ئەوان ئەبستێتی بڵێ ئەجا لەگەڵ ئەوە زۆر جوانە بەس لەگەڵ ئەم مودیلەی بڵێ سەڵتەکەی و ئالێرە چرچی هەیە ناکوندی جوان نییە سەر و کڵاو چەندها فکری ئەوانەی هەورامان وەرەگریت یاخود لە منتیقی خواروش زیاتر هەورامان
یعنی بڵێ ڕۆژ هەڵات ئێستا وەکو منطقەی خۆمان فەرقی هەیە دوورێنەکەی بڕینەکە ئێستا خۆمان زیاتر کەوا و سەڵتەی و یێلێک ڕێک ئەکەن بەس خۆیان یان ئەبەستێ لە بێشەوە یان شتێک ئەها دوورنەکەی تۆزە جیاوازە چرچی هەیە یان شتێکەیە خۆمان دایم ڕێک یعنی بە سێبارچەی کەواکەی چی وای لە تۆ کرد کە دەست بیتە ئەم ئیشە و ینی ئەمە حەز و خولیا بوو یان ئەمە فکری کۆن بوو وڵای ئەمەی من حەزەکەم بڵێ ئەجا ئەم فکرای ئەو شتانەی هینەکەم و هی دایکم ئەوە زیاتر کاریگەری لێ بەڵێ لەبەر خەیاتن زۆر کۆنە زۆر باشە سەرەتا ئاماژەت بەوە کردوتە ئەمساڵ زیاتر ڕەنگی کاڵ وەکارێن بەڵەوە لەناو ڕەنگە کاڵەکانە ڕەنگ تەحدید نەکراوە بۆ نمونە هەندێک کەسێ ئەڵێ ئەمساڵ باوباوی ڕەنگی مۆری کاڵە نا تحديدي نيا تحديدني هەموو کاڵەکان بەکارێنێ کاڵ بەکار ئەهێنی بەس جارانە ئەی گونجاندنی ئەو ڕەنگانە چۆن پێشتر یعنی ئەگەر خانمێک جلی کوردی بکردا یاخو جلی کوردی بپۆشە هەوڵی ئەیا کە ڕەنگەکان بگونجێنێت کە بەیەکەوە نزیک بن لە یەکەوە تەنسیقیان بکە بەڵام ئێستا دەبینی ینی کراز ڕەنگێکە سەڵتە ڕەنگێکە کەوا ڕەنگێکە جیاوازی ئەم ڕەنگانە جوانەکەی لە چیایە ئایا ئاڵوواڵێک بە جلە کوردیەکە ئەبەخشێت وەکو فکرەی کۆنە ئیناڵە کۆنەکەی ئیتر سەڵتەی ڕەنگە و یەلەکی ڕەنگە و کراسەکەی ڕەنگە ئیتر ڕمان و بووە لە مۆدل نوێنە ئەگەڕێتەوە بۆ ڕەسەنایەتی زۆر باشە خات و سارام لە بەشەکانی کوردستانی گەورە لە ڕۆژهەڵات لە بەناوچەی موکریان جۆرێک جل و کوردیمانەیە دیزایانی جیاوازە پێم وایە لە بەشەکانی تریش لە مانتیقەی بادینان کەمێک باریکتر و پەڕپەرترە ینی قادمی زۆرترە تا چەندێگێ وەکو دیزاینەر بووی جلێکی کوردی دروستکەن نمونەی هەمووی کوردستانی تێدا دروست بێ هەمانەشتیوە یان خواستی لەسرە خەڵک بڵێ جلێکی کوردیم بۆ دروستکە هەموو کریانی بێ هەم شێوە سلێمانی بێ هەم کڵاوێکی هەورامی هەبێ ئاوایانێ شتیوە هەموو نەتەوەکان لە ناو جلە کوردەکە کۆبکەیتەوە ینی چکەسە لە جلی کوردی ناکرێت زانی چۆنە شوان ئێستا بۆ نمونە جلی کوردی جۆری زۆر هەیە وەکوی بەڕێزت کە ئاماژت پێکراوانی خوارەوە پشتیوانە بەست پاڕپەڕەیە بەڵام جلی کوردی ئاسایی هی خۆمان هی منتیقەی هەورامان هی سلێمانی هەراوە ڕێکرد ئەی پرسیارێتتر لە پیاوان کە جلی کوردی لە بەرەکرێ بە شێوازێکی زۆر توانم بڵێم مەگەرەوەی بۆی نەکرێ بەس کلاش لە پێیەکە بۆ جلی کوردی مەرجە پێڵاوەکەش تەنسیق بێ لەگەڵ جلی ئافرەتانەکە واتەیان نار ئاسایی ئەمە پێڵاوی هی ئافرەت خۆکەسێکە بەڵە بەڵە فەرقی بڵێ هەر ئەبێ ئەگونجێ لەگەڵ جلەکان ناتوانم بڵێ مەسەلاً جلی کاڵ لەبەرێکە ئەوەنجا بێڵاوی تۆخە و شت ناوێت یعنی بێ تەنسیقاتی هەبێ ئەویش طبعا لە جلی کوردی زیاتر ئەو ئیشانەی ئەکرێ بەدەست ئەکرێت چین بەدەر لەم کڵاوە یان هەر ئەو دوو بەشە پارچەی بەدەست کاری دەستە ئێستا ئەمەش هەر بە ئیشی دەستە بڵێ کراسەکەی بەس هی ئەم ساڵە زیاتر حەزل لە نەقشی کەمپیوتەر لەگەڵ ئیشی دەستە بیانی ئەم ساڵیش ئەم ئیشی چونکە پێم وا بێت پار ساڵ زیاتر باوی ئیشی دەست و چنین بوو پێم وا بێ ئێستا زیاتر خەڵک زیاتر حەزەکەی لەشتی سادەیە نانا ئەی ئەم ساڵە زیاتر حەزل لە چنینە چنینە بەڵێ زۆر باشە باست لە گونجاندنی پێڵاو کرد لەگەڵ جلی کوردیە جلی کوردی پێم وابێ ئەوانیش بە پێی خۆیانە بێ ڕەنگی بگونجێنیت لە ئێستادا هەندێک خانمی دیزاینەر پێڵاوەکەش دیزاینەکەن لەگەڵ جلە کوردیەکە بۆنە پاپوجێکە کڕی لە بازار لە نەخشی کراسەکەت ئەیچنن ئێوە ئیشانە ئەکەن بەڵە بەڵە ئەوانە شەکەن ئەوان شەر فکری خۆتانە فکرەی نەک فکرەی خۆمان هەر بینیوە بڵێ لە سۆسیال میدیا اینجا کە خەڵکیەتەوە بڵێ داوای هەر وەکو ئەو بەس وەکو ئەو خۆمان نەکەن بڵێ بە شێوازی تر لەبەر بڵێ خۆیان ئەزانی بڵێ ئەمە لەکوێ دروست زۆر باشە بە شێوەیەکی گشتی جلی کوردی تۆوەکو دیزاینەرێک پێت وایە کە قەرەباڵغ بێت و ڕەنگا و ڕەنگ بێت جوانە چووکە هەندێک کات ینی دەبینی خانمێک جلی کوردی دەپۆشێت هێلک دەکات کۆڵوانە دەکات سەر و کڵاو دەبەستێت لەگەڵ ئەوەشدا پشتێنێکە بەستێت و ئەم عاشق بە نوشتەش دەبەستێت پێی دەڵێن کە جوان نییە مە قەرەباڵخە تۆ پێت وایە جلی کوردی تا قەرەباڵغ بێ جوانتر و ئاڵوواڵتر بێ جوانتر نام ئیتر چەند بڵێ سادەیە جوانتر دەرەچێت تا سادە بێ جوانترە بەس ئیتر لە هەر پشتوینەکەی جوانتر لەگەڵ جلی کوردی زیاتر بڵێ دەرئەچێ یعنی کە خۆی لە بەڕێکەوە زۆر باشە با لەم بەشەی زۆر کاتمان کەم ماوە بابزانین ئەم ئەمانە ئەی
زۆر گرانەکەون ئیشیدا سعریان چۆنە کاکە باگەشمان لە ئیتر نانا مەبەست حەسەبی زۆری تێچی ئەمانە ینی یان جیاوازە لەگەڵەوەی جیاوازە بەعضی خەڵک مەسەرەن داوا ئەەکەی نەک بە مۆڕۆ بە نەقێمە ئیتر هەرزانتر دەرەکەوەی یان بە مۆڕوو کریستال نا ئەم مۆڕووی نەوەیتر هەیە بە کریستاڵیش بکرێ گران بەڵێ بە کریستال ئەمە ئێستا بە کریستاڵە گرانە هەیە بە دوو جۆر ئیتر خاتو سارە ئەم چنینی کراسانە بۆ سەر هەموو قماشێک دەبێت یاخود ئەویش پارچەی تایبەتی خۆی هەیە کە بتێنێت نانە لەسەر هەموو پارچەکەی ئێستا ئەو چنینی خۆت پێم وابێت تۆزە قماشە کراسەکە چشلە لەسەر قماشی کرێمە بێت لەسەر قماشی حەریرە بێت لەوان ئێستا من جوانتر دەرەچێت ینی هیچ ناڕەحەتیوینێکی نابێت هەندێک خانم هەیە ینی بەڕاستی کە قماشێکی بۆ بێ بۆ بچناڵ هەم قماشە تایبەت نییە بە چنین نانا تایبەتی نییە لەبەر خۆت کە لەزگەی دانێ اینجا چنینەکەی تر زۆر ئاسایە یان بڵێ زۆر باش زۆر باشە خات و سارا لە تەنسیقکردن لەگەڵ تو تۆزێک کاتەکەمان ئەوە بوو دەنا زۆرتر کاتمان هەبوو قسە بکەین چکە من دامنابوو زیاتر لە باسی جلی کوردی و دیزاینۆمانە ئەگەر لە کۆتایە قسەیەکت هەبێ پەیامەکت هەبێ بۆ هاوڵاتیان یا لەسەر جلی کوردی لەسەر مۆدی نوێ قسەیەکت هەبێ خۆت شتێک بتەوێ بڵێ لەسەر جلی کوردی بۆ ئەمساڵ ئاماژە بۆ بکەیتەوە کە ئەمساڵ چ ڕەنگێک زیاتر بۆی خەرمان زیاتر ئاگادار بۆی تێنەکەوە ڕەنگی کراوەیە ڕەنگی کاڵە بەس خەڵک زیاتر حەزەکەی بە ڕەنگی بەمایی و لەگەڵ سپیە ئەن ئەوە باوە ئەمساڵ زیاتر یعنی کە خەڵک هێنی و داوا ئەەکەی ئەم دوو ڕەنگە خاتو سارا دەستەکان و خۆش بێ و زۆر سپاس بۆ ئامادە بنمان دوومان کردی زۆر خۆشحاڵ بووم دووبارە زۆر بەخێر بیت بە هیوای سەرکەوتن و کاری جوانتر بڵێ شوان پێم وابێت کاتی بەرنامەکەمان بە کۆتا گەیشتەوە بەڕێزان تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرین شاد و سەرکەوتبوون خواتان لەگەڵ خواتان لەگەڵ.